سدیق عومەر پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی شوێنەیان لە ناحیەی حاجیاوە یەکێک لە خوێندکارەکانی دەڵێت شەوی یەکشەممە ژمارەیەک چەکداری دەمامکدار بە جلوبەرگی سەربازیەوە چوونەتە مزگەوتەکەیەوە و بەرەو شوێنێکی نادیار فڕاندویانە. ئەو خوێندکارەی دەشڵێت چەکدارەکان هەریەکەیان خۆیان بە ئاسایشی ناوچەیەک ناساندووە. ئەوە شوێنی مامۆستایەکەن قورئانەکەی ئێمەش لە دەورەوە دانیش بوون چەند تەڵەبەیەکی کەشی لێبوو هەروەگەوانی کە لێرە بوون کاتی قورئان خوێندنەوەی و دەست نەخوێن ئەوەندە نەما بوو کە سڕێمە بێت هەرەوەن دەمانزانی دەنجی دەرگای هات بەس توندی دەنجێکی لێوە هاتنە ژۆرینسکە 7 نەفەر 8 نەفەر بوون زۆر بمبرێن زۆر نەبوون بەس 7 نەفەر 8 نەفەر هاتنە ژوورێ هاتنە هێرە گوتیان مامۆستاکە لە گەرمان بێ. وەکە سوکارەکەی دەڵێت ئەو مامۆستا ئاینیە شەوانە لە دوای نوێژی خەوتنان لە مزگەوتەکەیدا دەرسی قورئان خوێندنی بە ژمارەیەک فێرخواز گوتووە. پێشتر سدیق عومەر سەر بە ئەوقافی شەقڵاوە بووە و دواتر لەسەر ویستی خۆی گوازراوەتەوە بۆ ئەوقافی ڕاپەڕین. بە وتەی کە سوکارەکەی ئەو مامۆستا ئاینیە 3 ساڵ لەمەوبەر بە هۆکارێکی نادیار لە زیندانی ئاکرێ بۆ ماوەی 2 ساڵ زیندانی کراوە. دەشڵێن کێشەی لەگەڵ هیچ کەسێکدا نەبووە. بەڕاستی ئەگەر ئەو لە خۆی ترسا باشتەچ لەسەر باە عنی لە دەورێکە سوکاری خۆی دەبوویانش ئەوها بەتەنێ نەدەسوڕەوە ئەلحەمدولای لە هیچ شتێکیدا نەبوو. دەستگایەکان ئاگادار بکەنەوە یعنی ئەوەکمان بدەنێ خەبەرێکمان بدەنێ بزانم لە چێ و چییە هیچ بێ ئاگاینەوە بێ خەبەرن. بەڕاستی ئەو منداڵان لە شێوێکەوە هەردەگریە. شەوی ڕابردوو دوای ڕووداوەکە هێزانمنیەکان دەستیان کرد بە لێکۆڵینەوە. NRT بۆ وەرگرتنی زانیاری زیاتر چەند جارێک پەیوەندی بە پۆلیس و ئاسایشی ڕاپەڕینەوە کرد بەڵام وەڵامی پەیوەندیەکانیان نەداینەوە. بەڕێوەبەری ئەوقافی ڕاپەڕین دەڵێت ئەو مامۆستا ئاینیە هیچ کێشەیەکی ئیداری و یاسایی نەبووە و داواش دەکات هەوڵی دۆزینەوەی بدرێت. مامۆستا ئاینیە کە فەرامبەری ئەوقافی ڕاپەڕینەوە بەر لە 2 ساڵ لە ئەوقافی شەقڵاوە گواستراوەتەوە بۆ ئەوقافی ڕاپەڕین. ئێمە لە ڕووی ئیداریەوە هیچ سەرنجێکمان لەسەر نەبووە و لە ڕووی ئیداریەوە کە پشکێنەری ئەوقافمان لە ناحیەکان هەیە کەسێک نەبووە کە هیچ کێشەیەکی ئیداری هەبوو بێت. لە ماوەی ڕابردوودا لە شاری هەولێر 2 مامۆستای ئاینی لە ماڵەکانیاندا کوژران کە یەکێکیان کاری ئاڵوگۆڕی دراوی بیانی دەکرد کە سوکار و خانەوادەی سدیق عومەریش داوا لە بەرپرسانی ئەمنی و ئیداری دەکەن هەرچی زووە سۆراغی ئەم مامۆستا ئاینیە بکەن و بگەڕێتەوە ناو ماڵ و خانەوادەکەی. هەنگاو محەممەد NRT ناحیەی حاجیاوە.